دەستەی پەرەپێدانی بانگەواز لە کۆمەڵی ئیسلامی کوردستان دارولحەدیثێک دادەمەزرێنێت. بۆیە پێکەوە لە بمبرگەیە قسە لەسەر ئەوە دەکەین کە ئایا ئەم دەستەیە چۆن ئەم دارولحەدیثە دادەمەزرێنێت و ئایا تا ئێستا کاریان لەسەر کردووە، دارولحەدیثەکە چۆنە کێ دەگرێتەوە، چۆن دەیانەوێت خزمەتی زانستی فەرموودە بکەن کە لە مڕگەیە گفتوگۆی زیاتر لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردن و بانگوازی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەن کە لامانکاتە سەرپەرشتیاری ئەو دەستەیە. مامۆستا گیانمە خێربەی سپاس بۆ دەرفەتە. پاداشتان باتەوە، زۆر سپاستان است. مامۆستا گەر لێوە دەست پێ بکەین ئەم دارولحەدیثە پێشتر دامەزرانەکەی بۆکەی دەگەڕێتەوە یاخود ئێستا ڕاگەیاندنیەتی یا چەندێکە کارتان کردووە لە چەند شوێنێکاتانە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەم دارولحەدیثە بە تەحدید ینی 6 گرام وەرەقەکان نەدۆزیوە، بەڵام لە ساڵی 2016 ئێمە یەکەم کۆبوونەوەمان کردووە بۆ دامەزراندنی، بەڵام دواتر ئێستا دوو قۆناغمان هەیە، ینی 2 ساڵە بێ ساڵ و نیوێک تقریبەن دەوامەکەین. قۆناغێکی یەکەممان لە 2000 تقریبا ئەخیری 16 و سەرەتای 17 دامەزراند و بەقوڵە یەکسەر توانیمان حدودی 8 تا 9 قوتابخانە و مەدرسە بکەینەوە لە شارە جیاجیەکانی کوردستانە و لەو کاتەدا بە حدودی 250-300 تەلەبێک ئەبوو، بەڵام دیارە هەندێکی لەبەر کولفەی هاتوچۆ و هەندێک ئەوانە بۆی نەکرا. قۆناغی یەکەممان تەواو کرد لە 2017. بۆ 2018 قۆناغی دووشمان دەست پێ کرد، یعنی ئەوانی پۆلی یەک مەرحەلە یەک چوونە دووەوە، قۆناغی دووشمان ئێستا قۆناغ یەک و قۆناغی دوومان هەیە لە زیاد لە 10 مەدرسە. 10 مەدرسەکەیم بە دارولحەدیث ناویان ئەبین کە ئەو دارولحەدیثە بابەت و منهج و مەوادە دیراسیەکانی بریتە لە حەدیث و لە علومی حەدیث، واتە فەرموودەکانی پێغەمبەر و ئەو زانستانەی کە خزمەتی فەرموودەیەکا و شارەزایی ئەو کەسانی کە دێنە ناو ئەو مەدرسە و ئەو دارولحەدیثە لە بواری فەرموودەکانی پێغەمبەر و ئەو زانستانەی کە واوکو شارەزایی و ئاشنایی و ئاگاداری لە فەرموودەکانی پێغەمبەر ئەدا بە و خوێندکارە بەو شێوەیە. زۆر باشە دکتۆر، لەم سەردەما کە بیرێکی نامۆ هاتووە و پێی وایە هەموو سەرچاوەیەکی ئاینداریمان قورئانی پیرۆزە و بە هەموو جۆرە فەرموودەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم ڕەدەکاتەوە و پێی وایە نابێت کاری پێ بکرێت. ئامانجی ئێوە لە دامەزراندن و بنیادنانی دارولحەدیث بۆچی ئەگەڕێتەوە تا چەند پەیوەندی بەو بیرە نامەوە هەیە کە پێتان وایە کرۆکی دینداری و ناسینی خوا پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم لە ڕێی فەرموودەکانی پێغەمبەری پێشەوا دەبێت؟ ئەو خاڵی جەنابەت ئاماژەت پێکرێت یەکە لەو ئەسبابانەی کەوا پاڵی بە ئێمەوە ناوە بۆی کەواکە و دارولحەدیثە دروستکەین. کۆمەڵێک ئەسباب هەیە. یەکەم فەرموودەی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای قورئان سەرچاوەی دووهەمە بۆ ئەحکام و تەشریع و یاسا و هەموو یاسا و ڕێساکانی ئیسلام. لەبەرەوە تۆ ناکرێت سەرچاوەی دووهەمی ئەم ئیسلامە خەڵک شارەزا نەبێت لێی بەتایەتی ئەگەر بۆ عامەی خەڵک فەرزی کیفایە بێ قەینەکە کۆمەڵی خەڵک هەرە بێ بە باشی شارەزا بن لێی. ئەوە یەک. دوو، بەڕاستی ئەو هەندێک حرەکات و هەندێک بۆچوون و هەندێک ئیشوکار لە عالەمی ئیسلامی و لە کوردستان ئێمەشە هەیە کە کار لەسەر دژایەتیکردنی سونەت ئەکا، پێویست ناکا و هەر قورئان کافیە و ئەنجام سونەتە کی ئەڵێ وایە و کی ئەڵێ ڕاستە و کی ئەڵێ ئەم نووسینەوانە جێی خۆی گرتووە و ئەو نووسراوانەوە و حەدیثانە نووسراوەتەوە وایە و لەبەرەوە هەر لە کۆنەوە مستەشریق و ڕۆژهەڵات ناسەکان گومانیان لەسەر سونەت دروست کردووە، وەکو گومانیان لەسەر قورئانیش دروست کردووە. ئەوان لەبەرەوە لە هەر لە هەموو کاتێکا زانایانی ئیسلام بەتایەتی زانایانی فەرموودەناس جوابی ئەو شوبهات و ئەو گومانانەیان داوەتەوە. هەندێکیش بەناو ئیسلامی ئەوەی جەنابەت ئیشارەت پێکرد، هەندێک بەناو ئیسلامی ئەڵێ هەر قورئان کافیە. ئەوە بەڕاستی هیوایان لێ دەرچووە ئێستا هەر نوێژ ناکات، چوە نازانێت، یعنی هەر قورئان فەرمی ئەقیموا الصلاة چۆن نوێژکا، کەی بیکا، تەفاسیلەکەی چەوەمی لە سونە هاتووە. زەکات چۆن بە، کام ماڵە بە، چەندێک بە، بەکەی بە، بەشێکی کەمی لە قورئان و تەفاسیلەکەی هەمووی لە سونەیە. یعنی یەکەم سونە سەرچاوی دووهەمە بۆ ئەحکام و تەشریع، دووهەم زۆر ئەفکار و بۆچوونی نامە و سیر لە دژی سنەت و لە هێرشکردنە سەر سنەت دروست بووە،
چ ئەوانەی کافر و بێدینن چ هەندێک بەناو مسلمانی مسلمانی تێکەوتوو. ینی گێلە مسلمان و متەئسیر بە هەنی ئەفکاری غەرب و مستەشریق ئەوانە ئەمانەوە ئاکا زائیدەن خاڵێکی تر کەوای لە ئێمە کردووە ئەم کوردستانە بە شێوەیەکی گشتی و دەوڵەتی ئەیوبی کە زۆرتر مامۆسا و زاناکانی و سەرکردەکانی کە کورد بوون کە 79 ساڵ لە شام و میسر و بەشێکی زۆر لە حیجازیشا دەسەڵاتیان هەبووە لە زمانی عەباسیەکاندا زۆربەی دارالحەدیث و مەدرسەی حەدیث و قوتابخانە گەورەکانی حەدیث لەم سەردەمی دەوڵەتی ئەیوبیە دروست بوو. یعنی ئەتوانی بڵێ بەرچاوترین قوتابخانەی حەدیث و بەرچاوترین زانا و شارەزا و پسپۆر لە حەدیث و لە علومی حەدیثە لە زمانی مەمالیکەکان کە پێش عەسری ئەیوبیەکانە لەگەڵ دەوڵەتی ئەیوبیە ئیمارەت و وەکوڵێ دەسەڵاتە ئەیوبیەکە کە لە شام و میسر و حیجاز و ئەو منتیقانە دەسەڵاتیان هەبوو. بۆیە سێرەکەی زۆربەی زانانیش هەر لە سەدا هەشتا پێنج تانەوەی زانانی فەرموودە و مەدرسەکانی فەرموودە ئەکەونە شام و میسرەوە. بەکەمی کوردستانیش زانای گەورەی تیا بۆ لە حەدیثە. یعنی ئێستا من لەبەر تۆزێک بە پەلە هاتمەنان ناوشتەکان هەم بۆ ئێهێنان ینی زانای وای تیا بۆ لە هەولێرە ینی مەشهورترین کەس بوو لەو سەردەمەی خۆمان لەسەر ئاسی عێراق و مەنتیقە ئافرەتی تیا بووە بە هەمان شێوە. ئیبن سەلاحی شارەزووری ئەسڵ علومی حەدیث زۆرچی لە دوای ئیبن سەلاح و لە کتێبەکانی ئەو سەرچاوە ئەگری ینی زۆربەی زانایان هاتون دوای ئیبن سەلاح لە کتێبەکانی ئیبن سەلاح ئیسفادە شەمسەدین و مەلا ئەبوبەکری مصەنیف و دینەوەری ئەوانە هەمویان زانای گەورە بوون بەڵام حتا ئەمانە ئەڵێم تایبەت بین ئیبن ئەثیری جەزەری کە لە قراءاتیشا قراءە لە جەزەریەوە دەست پێەکە لە علمی حەدیثیشا زانایەکی زۆر گەورە بووە. يعني جامع الأصول هيك شش كتابي حديثي تاكو كدوتوا النهاية في غريب الحديث والأثر هيك وش غريب ناموكاني فرمدكاني في غمري معناه كدو كأسش تأسش هردو كتابك دو سرچاوي زور معتبري زاناني فرمودناس زۆر باشەوە ساگر بێن و سەردار الحەدیثەکە لا قسەکەم ئەوە بوو بەیەک دیار بڵێم ئەم حەدیثەکە لە کوردەواری و لە ناو کوردستانە و لە میلەتی کووردا و دەوڵەتی ئەیوبی زۆر گرنگی پێداوە. یعنی قەناعەتم وایە 100 ساڵیشە بێت لێرە و لەوێت تاکوتەران نەبێ ئیهتیماماتی پێ نەدراوە. مامۆستا ڕەشید بەگێکی بابان بووە سەحیح بوخاری کردوتە کوردی مختصەرێکی بوخاری مسلم خواز زایباتۆ ئەو مامۆستا نوری فارسش کە ئەو کتێبانی کردو خواز زایباتۆ لەم ئەخیرا مامۆستایەکی هەولێریش مختصەرێکی بوخاری کردووە زۆر کەم هەیە ئەتانەوێت جارێکی تر کڵاو ڕۆژنەیەکی پڕ لە ئومێد و پڕ لە نور بەرەو خەڵک بکەنەوە بەرامبەر بە فرمودەکانی پێغەمبەری خۆ. ئێستا لە کوردستانە سنتەری حکمت توانی لە بواری گرنگیدان بە قورئان و قیراءات و جوان خوێندنەوەی قورئان و لەبەرکردی ینی بەڕاستی بوژانەوەی دروستکە دەستیان خۆش بێ شتێکی جوان کردو. ئێمە شەمانەوەی بەم دارالحەدیثە لە ئیهتیمامدان بە حەدیث و بە علومی حەدیث و بە پێگەیاندنی کۆمەڵی خەڵکی شارەزا و پسپۆر لە حەدیث و علومی حەدیثە بوژانەوەیکی باش لەو بوارە زۆر باش. دانانی دارالحەدیثەکە دیارە پێویستی بەوەیە کە خەڵکێک ڕابکێشێ بۆ خۆی لە ئێستا دەیەوە چەند قوتابیتان هەیەوە چۆن دەتانەوێت سەرنجی خەڵکی بۆ خۆتان ڕابکێشن بە تایبەتەوانی کە ڕەنگە خولیا و حەزیان لەسەر زانستی فەرموودە هەبێت. طبعا ئێمە ئێستا ژمارەکان و کوتم جاری وایە زیاد و کەمەکە چکە جاری وایە تەلەبە دێ لە ئەوڵ و دوایی بۆی ناکرێ ناگونجێ بەڵام ژمارەکانی ئێمە ئێستا بە لە حدودی 400 بۆ 450 تەلەبە بێ بەڵێ مەرجی وەرگرتنی تهدیدیش نییە منێڵێن شتێکی تەخمینی ئەڵێم چکە بە تهدیدی ژمارەکەم وەرنەگرتووە. ئەو مەرجانەی کە داتان ناوە بۆ فێرخواز کە پێوەی پابند بێ و ئەو مەرجانە بکەنە پێوەری وەرگرتنی ئەو فێرخوازە چین؟ ئێمە مەرجمەدانەوە مەسلا جارێک قۆناغەکانمان 5 قۆناغە 5 قۆناغەکە 2 ئاستە 3 ئاستیانێن 1 و 2 3 ئاستێکە لەوێ ئیجازەیەکی ئەو 3 قۆناغە دەین هەر ساڵە خۆی ئیجازەی خۆی هەیە ینی شەهادەی خۆی بەڵام 3 قۆناغیشی پێکەوە ئیجازەیەکی دەین ئەوەی کەوا بۆی نەکرێ هەمووی تەواوکە ئەوە ئاستێک ئاسی 2 ساڵەکەی کێشی ئیجازەیەکی 5 ساڵێکە ئەدرێ ئەگەر کەسێک تەواوی کرد لە سەرەتادا ئەبێ ئەو قوتابێک ئێمە وەرەگیری مەرجی وەرگرتمان ئەوەیە جگە پابند بوون بە ئیسلام و ئاکاری ئیسلام ئەوانەوە ئەبێ ئاستی خوێنەواری بەلای کەمەوە لە 3 ناوەندی کەمتر نەبێ یا ئەگەر شەهادەی ڕەسمی نەبوو ئەبێ ئیمتیحانێک و مقابلەیە بکرێ ئاستی ئەوەی هەبێ بۆ ئەوە پشێ وەربگیرێ. مامۆستایەکانتان کە خۆبەخشن و سەرچاوی زانستەکەتان
مامۆساکانمان خۆبەخشانە ئەمویان دەرسەڵێنەوە بە مدیرەوە بە مامۆسا هەمووی کێن خۆبەخشان و ئاستی زانستیان چۆن ئەوان ئەوانە بەشێکی باشیان هەر خۆیان متەخەسیسن لە حەدیثە یا بە کالۆرێسیان هەیە یا ماجستێریان هەیە یان شارەزایەکی مناسبیان یا خریجی شەریعەن بەلایکەمەوە خریجی شەریعەن یا ئیجازەی مەلایەتی و خوێنەواریکی ئاسی باشەنێ مامۆسامان دانەناوە کە مامۆسای بە مستەوا نەبێ چکە ئێمە ئیشەکەمان ئەزمونێکی سەرەتایە نامانەوێ وەکو بڵێ بەین دەست پێ بکەین بە لاوازی دەست پێ بکەین لەبەرەوە مامۆساکان کە دامان ناون مامۆسان تا ڕادەیەکی باش هەمویان ئاستێکی علمی باشیان هەیە لە مەجالەکەی خۆیانە سەرچاوە زانستیەکانتان چین سەرچاوەکان ئێمە هەر ئەو کتێب و بابەتانە کە لە حەدیثان بەڵام ئێمە لیژنێکی کە تۆزێک وەکوڵی ئاستێکی باش شارەزایان لە حەدیث و لە علومی حەدیثایە سەرەتا ئەو لیژنە کۆبووینەوە ئێمە منهەجێکی پێنج قۆناغەکەمان دانا هەر قۆناغی مەسەلا 4 مادە 4 دەرس بخوێنێ بە پێی ئاستەکان مادەکانیشمان داناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆی ئێمە زۆر جارانی ئیسفادە لە ئەزمون و عەقڵ و شارەزای هەمووان بکەین دامان ناوە لە منهەجەکەی خۆمانە ساڵانە هەر ساڵێک کە خوێندنمان تەواو کرد مدیر و مامۆساکان بەتایەتی مدیرەکان کۆکەنەوە و مدیرەکانش لە شوێنی خۆیان مامۆستاکان کۆکەنەوە هەرچی سەرنج و تێبینیان لەسەر منهەجەکە هەیە لای خۆیان لە راپۆرتێکە بینوسن و ئێمە کۆبوونەوەی بە مدیری هەموو مەدرسەی دار الحەدیثەکان ئەکەین ئەو کاتە چی گۆڕانکاری پێویستکە لە منهەجەکان ئایکەین دەستکاری بکەین زیادیکەین ئاڵ بیگۆڕین مادەیەکی کە بخێنە جێمانێت ئێستا لەم چەند ڕۆژی پێشوە مەسا ئێمە کۆبوونەوەیەکمان کرد بە مدیری مەدرسەکان بۆ مەبەستە چونکە ئێمە ئێستا تقریباً بڵێن لەوجێ 3 مانگ 4 مانگێکمان ماوی بۆی تەواوکردنی ئەم قۆناغی ئەم ساڵ ئەمانە هەر لە ئێستا و منهەجەکان ئامادە بکەین ینی چی ملاحەزە و تێبینی هەیە وەری بگرین وە منهەجە داهاتووەکە چی لێدێ هەمووی بەو شێوە حازریکەین و چاپیکەین زۆر باشە مامۆستا سەبەر بە بڕوانامەکانتان یاخود مۆڵەتی ئەم دارولحەدیثە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەوقاف یاخود لەگەڵ بەڕێوەبەرایەتی وەزارەتی پەروەردە لەگەڵ خودی وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف یاخود ئەم بڕوانامانە لەکوێ ئاعتیباریان هەیە ئێمە ئەومان وتووە هەم بۆی هینیش نەبێ ئەمە خوێندنەی ئێمە خوێندنێکی ئەهلیە خوێندنێکی ڕسمی نیە ینی لە حکوومەتە ڕسمێتی هەبێ بەڵام ئێمە وەکو خۆمان ئێستا خەریکی ئیجازە دەرهێنانی بۆ دارالحەدیثەکە لە ڕێکخراوە ناحکوومیەکان ئەوە ینی ئاستێکی باش چۆتە پێش و بەڵام تەواو نەبووە بەڵام ئەوەش تەواو بێ ئێمە هەر وەک بڵێت دارالحەدیثێکی ئەهلیە ینی شەهادەی ئەوە نییە لە حکوومەتە اعتیباری ڕسمێتی حکومی نییە ئێمە هەر لە سەرتاش ئەومان بە قوتابیەکان وتووە بۆی دوای ئەوان وەکوڵە ئیشکالیان بۆ دروست نەبێ ئەم خوێندنە تۆی خوێنی تەنها شتێکی تەتەوعی و خۆبەخشانەی بۆ شارەزابوون لەو بوارە بەڵام ئیتر ئەگەر لە داهاتوە مەسا توان ڕاشتێکی بۆ بکری ئەوە شتێکی کێ بەڵام ئێستا ئەمە شتێکی ئەهلیە و خوێندنێکی ئەهلیە و هیچ ڕسمێتێکی حکومی نە لە ناو هەرێمی کوردستان نە لە دەرەوەی هەرێمە نیت ئاماژت بە مەرجەکانی قوتابیەکان کرد بەڵام لە هەمان کاتە ناشارێتەوە خۆشتان نایشارنەوە کە دارولحەدیث قوتابخانەکانی سەر بە کۆمەڵی ئیسلامی و لەناو بارەکەەکانی کۆمەڵە ڕەنگە وانانە دەڵێنەوە ئایا خەڵکێک ئەگەر غەیری کۆمەڵی ئیسلامی بێت باگراوندی سیاسی جیاواز بێت دەتوانێت سوود لەم دارولحەدیثە وەربگرێت بەڵێ بەڵێ ئەم بەشێک لە تەلەوەکانمان کۆمەڵی ئیسلامی نین مامۆساشمان هەیە کۆمەڵی ئیسلامی نییە بەڵام مدیرەکان کۆمەڵی ئیسلامین و بەشێکی زۆری مامۆستاکان کۆمەڵی ئیسلامین ئێمە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی هەم لە سیاستکردنا هەم لە ئیشوکاری داعوە و پەروەردە هەتا سەرەتاوەی پێوە دیار بوو ینی زۆر داخرا و متعصب و ئەوە نییە بۆ ئێمە ساکات خۆی کە مەدرسەی علوم شەرعیشمانەیە کە من ئاسێکی باش ئاگام لێیان هەیە لەوانەیە بڵێم نیوەی قوتابەکانی کۆمەڵی ئیسلامی بەشێکی مامۆستاکانی کۆمەڵی ئیسلامی نین لەگەڵەوە تەمیل و دعمی مادی و جێگە و ڕێگە و هەموو شتێکی مەناهیج و هەمووی کۆمەڵی ئیسلامی بۆی دابینەکە مەکتەبی زانایان دابینەکە لەبەرەوە ئێمە ئەوەمان نەکردوێتە مەرج قوتابی کۆمەڵی ئیسلامی بەڵام مەرجی کۆمەڵێک ئیلتیزاماتمان دانا ئەو ئیلتیزاماتانە پابەند بێ پێیەوە ئەسڵ یەکێک لەو ڕۆژانە کە کۆبوونەوەمان کرد مدیرێک وتی ئێمە کردمانەتە مەرج لە مەدرسەی خۆمان نابێ خەڵک باسی سیاست بکە یعنی لەوێت تۆ عیلمە خوێنی ناچتە بواری زۆر باشە دکتۆر
جەنابتانێکەکەن لەو کەسانی کە تەفسیرێکی پوخت و جوانتان پێشکەش کتێبخانەی کوردی کردووە و لەگەڵ هۆی هاتنە خوارەوەی ئاەتەکان بە فەرمودەی پێغەمبەری خوا و ڕووداوەکانی ژیانی بەڕێزیان صلی الله عليه وسلم. مەبەستمەوەی زۆر جار قوتابی لەوە چێ بڵێ کۆمەڵێ فەرمودەمان هەن بەپێی عەقلی مرۆڤ تەناقوزیان هەیە لەگەڵ قورآنی پیرۆزیان بۆونە تێگەشتەکەیان بە جۆرێکی ترە. تا چەند ئێوە لە دارولحەدیثا خەڵکێکی باش شارەزاتان ئێوە چۆن جەنابەت فەرمودەی پەیوەستت بەهۆی هاتنە خوارەوە و ئەسباب نزولی ئاەت تێگەناوە ئەم بەراوردکاریەش بکە لە نێوان ئەوەی کە نەخێر ئەمە تەناقوز و دژیەکی نیە لە نێوان فەرمودەیەکی پێغەمبەری خوا و دەقێکی ئاەتە بەڵکو شێوازی تێگەشتنی ئێمە و بار و زروفەکە ئێمە واخوازێک کە ئێمە وای لێ تێبگەن. تا چەندێوە بۆ ڕاستکردنەوە یان بۆونە یەکاندگیرکردنی فەرمودەکە لەگەڵ قورآنی پیرۆزە خەڵکی پسپۆرتان هەیە. ئێمە یەکەم ینی چەند مامۆسایەکمان هەیە ینی ماجستێر و دکتۆران هەیە لە علومی حەدیثە. من بۆ خۆشم ینی شاهادەکەم لە حەدیثان نیە بەس لە قورئان و تەفسیرایە، بەڵام ئیلمامێکی تایبەتم هەیە ینی لە ساڵی 90ەکان و من لەگەڵ حەدیثە ئاشنایم هەیە و الحەمدولیلا ینی شارەزایەکی تۆزێکمان هەیە ینی تۆزی بەشی ئەوە ئیشەکەی پێ بکەین. بۆ جوای پرسیارەکەی جەنابیشت ئێمە هەم لە مادە مەنهەجەکانە لە قۆناغەکانە هەندێک دەرس و بابەتمان داناوە بۆ ئەو چارەسەری و کێشانە، ینی ڕەدی شوبهات و دیفاع لە ثابتبوونی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو گومانانە لەسەر سنە دروستکە کە ئەوەی جەناب تەڵێ یەکێکە لە گومانەکان کە قورئان و حەدیث تێگیرێن و نابێ ئەوە دژایەتی حەدیثەکە ڕەت کرێتەوە. ئەوانە هەمووی ئەم گومانانە گومانی کۆن و تازە ئەکرێن، وەکو گوڵە بە ڕۆژە نێگەرمەکرێتەوە گومانی کۆن و تازە ئەکرێن و هەر قسەی ئێستا ئەکرێ لەسەر قورئان لەسەر فەرمودە لە قەرنی 3 هیجریا کراوە، لە قەرنی 4 هیجریا کراوە، لە 5 هیجریا کراوە. بەڵام ئێستا کابرا چێ کتێبێکی وانە خود بۆ نمونە هەرچی گومان لەسەر قورئان و سوبوتی قورئان و باسی قورئان ئەکرێ و تۆ باسی وەکو ئەڵێن حەدیث و قورئان، ئەڵێ قورئان خۆی تەناقوزی تایە. ئیبن قوتەیبەی دەینەوری لە مشکل القورئانە کە ئیبن قوتەیبە پێم وایە لە قەرنی 3 هیجریا ژیاوە ئەگەر بە هەڵا نەچوو بم، ئەو کاتە مشکل القورئانی نووسیوە. لەبەرەوە ئەم گومانانە ئەم شتانە باسەکرێن. مەسەلا حەدیث ثابت نییە لە زمانی زوهری کە لە زمانی عومەری کوڕ عەبدولعەزیز ژیاوە و گەشتووەتە تەقریبەن زمانی عەباسیەکان یا بڵێن ئومەویەکان نەک عەباسیەکان، لە پێش عەباسیەکانەوە بووە. لەو کاتا گومان لەسەر ئەو پەیاکەن کەواکو ئەم حەدیثە و ئەم هەموو حەدیثەی گێڕێتەوە وانیە. بۆیە جارێک یەکێک لەو خەلیفە والیانە بانیەکەن ئەڵێن مامۆستا وەڵای حەزەکەین کۆمەڵی حەدیثمان بۆ ڕیوایەتکەی بینووسینەوە بەو گەنج و مناڵشتانەمان لەبەری کەین و لەبەریان بێ. دەوری 100 فەرمودەیەکی پێ ڕیوایەتەکەن لە بواری جیاجیا، مەسا هەر 10 فەرمودەیان لە بابەتێک. دوای مانیە دوومان ئەڵێن وەڵا مامۆستا ئەمە خۆی ئەڵێ دەی کاتبەکە بێن کاتبەکە بانکەن و ئەینووسێ بە حیفزی خۆی ئەڵێ و ئەوژەی نووسێ. دوای مانیە دوومان هەر بۆ تاقیکردنەوە لەن وڵای مامۆستا وەرەقەکەمان گوم کردووە، حەزەکەین جارێکی ترینەکان بنووسین و فەرمودەکان هەر ئەو فەرمودانە بێ و بینووسینەوە. نەفەرێکیان داناوە لەو دێ و مەسەلا پەردەیەک و پەنجەرەیەک و گوێی لە دەنگی ئەمە ئەڵێ کاتبەکە بانکەن با بینووسێن. لێ ئەو سەری وەرەقەکەیەکە و ئەمش حەدیثەکان جارێکی تر ئەڵێتەوە. ئەڵێ هەر 100 حەدیثەکەی گێڕایەوە ئیمامی زوهری یەک حرفی فەرقی نەبوو لەگەڵ ئەوانەی کە دوو مانگەمە پێش گێڕایەوە. ئیمامی بوخاری علەمای عێراق کە ئەو ناو شوورەتە پەیاکانە ئیمتیحانیکەن ئەڵێن وانیە هەردوو خۆیان بڵێن ینی بۆیان بسەلمێکەوایە دێن 100 فەرمودەیەنن هەمووی تێکەڵ و پێکەڵەکەن، سەنەدی ئەوە خەنە سەر ئەو سەنەدی ئەو پاش و پێش بە فەرمودەکە ئەکەن، یعنی هەمووی تێکەن بەسەریەکە. هەر 10 نەفەر داینن هەر نەفەرێکیان 10 فەرمودە لەو تێک دراوانە بخوێنێتەوە بۆی بڵێ مە حەدیثی پێغەمبەرە یان ناوە چوانە. هەر سەدەکە گوێ لێگرێت لە 10 کەسەکە، هەر کەسەی 10 فەرمودیان گوێ لێگرێت. دوای ئەڵێن ئەم فەرمودانەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم ئەو نییە چۆن نییە. ئەڵێ یەک بەو یەک جارەوان خوێندویان تۆ لەبەری کردووە فەرمودە غەڵەتەکە تێکەڵ کراوەکە. تۆ حەدیثی یەکەم ئاوات وت ئەوە وانیە صحیحەکەی ئەوەیە، حەدیثی دووەم ئاوانی ئەوە صحیحەکەیەتی. هەر 100 حەدیثە هەڵەکە ئەڵێ تۆ کە تێکەڵیان کردو بۆی بە یەک جار لەبەری کردووە صحیحەکەشان پێ ئەڵێت. اینجا ئالێوە لەقەبی ئەمیرە المؤمنین فی الحەدیث ئەدەنێ. ئەم علمی حەدیثە وانیە کابراوە بزانین لەسەر ئەساسێکیەوە نە وەکو بڵێ
لەرزۆک دامەزراوە هەر نەفرە قسێ بکای ڕوخێنێ وان نییە یعنی یەک ڕاوی درۆیەکی کردی حەدیسی لێ وەرناگرن ڕاوی درۆی نەکردو مسلمانێکی باشە لەبەرکردنەکەی خراپانی تۆزە تێکەڵێکە ئەزان چیان کردووە مەثلا وتوانە ڕاویەک 70 ساڵ ژیاوە لەم 70 ساڵە 10 ساڵی ئەخیری نەبێ زاکرەی باش بوو بەس لە 10 ساڵی ئەخیریا زاکرین بووە لاواز بووە ئەو 10 ساڵیان جیا کردووە هەر فەرمودەی لەو 10 ساڵە ڕێوایەت کردو لێ وەرناگرن هەر ئەو ڕاویە زۆر باش مەسەلا بۆ ئەڵێن مەسا حەدیسەکان لە عێراق بیستوێتی وەریەگرین ئەوانەی لە شام کە دوای چووە بۆ هینیت خراپ بووە ڕاویە شامیەکانی وەرناگرین مامۆستا کاتەکەمان بە کۆتا گەشتووە زۆر بە کورتی بەتەمان کە لە ساڵی داهاتوو پەرەی پێ بدەن زیاتر لە ناوچە جیاوازەکانی تریژەم دارولحەدیسە بکرێتەوە بەڵێ بەنیازین ئەم دارولحەدیسە هەتا بگونجێت لە هەموو شار و هەموو دەفەر و هەموو شوێنەکان هەبێ کەیسەش الحەمدوللا لە ئەنازەیەکی زۆر بەی شوێنەکان هەیە بەڵام چەند زیاتر بێ ئەمە پێمان باشترە بە تایبەتی کە ئێمە کولفۆشت ناکەین یعنی نە پارە ئەدەین بە مامۆزان نە پارە ئەدەین بە تەلەبە بەس مەنهەجەکانە پایەکەن ئەویش کۆمەڵی ئیسلامی ئەنازەیەک یارمەتیمان دا و هەندێکشی لە خێرخواست دابینەکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانایانی سەرپەرشتیاری دەستەی پەرەپێدانی بانگوازی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ ئامادەموت و بۆ مێدی سەرکەوتن بۆ جەنابتان و تەواوی پرۆژەکەتان سپاسیەوەکەم دەستان خۆش بێ